سەبارەت بە ئاماژەکانی کشانەوەی ئەمریکا لە عێراق بەڕێز دکتۆر جێمس سیسکۆ ڕاوێژکاری پێشووتری بە ڕێوەبەری هەواڵگری نیشتیمانی ئەمریکا لە ڤیرجینیاوە لەگەڵمانە. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بن. ئەمەی ئەمریکایکا لە عێراق تەنیا کەمکردنەوەی ژمارەی کارمەندەکانێتی یان مەبەست لێی کشانەوەی ئەمریکایە لە عێراق بە تەواوی؟ لەوەی کە من تێدەکەم ئەمە تەنیا کشانەوەیکی کاتیە. ئەم کشانەوەیە یعنی ما هەنگاوی یەکەمیەتی و بەردەوامە بێ بە تەواوەتی ئەمریکا لە عێراق کشێتەوە؟ بڕوام وایە ئەمە بەشێکە لە کەمکردنەوەی ژمارە ئەمریکیەکانەوە باڵیۆزخانە لە سەدا 50 کەم کراتەوە. دەکرێت ئەمە کەمکردنەوەی ژمارەکە بێت، بەڵام نابینم وەک بەشێک لەمەی باسی دەکەوێت. ئەمە کارێکی جیاوازە. باشە دکتۆر، ئەمە تا چەندە پەیوەندی بە دانووسانەکانی نێوان ئەمریکا و ئێرانەوە هەیە؟ من ناتوانم قسە لەسەرەوە بکەم کە گفتوگۆکان چۆن دەڕن و بەرەو کوێ دەچێن. لەوەی کە من لێ تێدەکەم ئەمە ڕێکاریەکە کە بەر لەوەی ڕێکاری دیکە بگیرێتە بەرەگەرە بێت و گفتوگۆکان شکست بهێنن و ڕەنگە هێرشێکە ڕوو بداتن. بۆیە ئەمە هەوڵ دەبێت بۆ ئەوەی کەمترین کاریگەری وزیان بە خەڵکی ئەمریکا بگات لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. باشە، هۆکاری وەکو چی بژاردەی سەربازی لەبەردەستایە لە ئەگەری ڕێک نەکەوتن ڕاستەوخۆ هێرش بکرێتە سەر ئێران؟ دڵنیانیم ئەگەر ئەمریکا ڕاستە و خۆ هێرش بکاتە سەر ئێران یاخود ئیسرائیل هێرش بکات سەر ئێران بە پشتیوانیە ئەمریکا، ئەم ئۆپەراسیۆنە جیاواز دەبێتن لە هەر ئۆپەراسیۆنێکی دیکە کە لە ڕابردوودا کراوە و ئەمە کاریگەری دەبێتن لەسەر کەسانی ئەمریکی و سەربازانی ئەمریکی لە ناوچەکەدا. من ناتوانین بزانین کە ئەمە چۆن دەبێت و هیچ جۆرە هەڕەشەیەکمان نییە لە نێو عێراق یاخود لە هەرێمی کوردستان تاکە هەڕەشەکە هەمانە لەلایەن وەزیری بەرگری ئێرانەوە بووەوە. ئەم هەڕەشانە پێشتر هەبووە و بەبێەوەی شتێک ڕوودات. باشە، کاریگەری لەسەر ناوچەکە چیە بێدەم کشانەوەی ئەمریکا؟ بڕوام وایە ئەم ڕاگەیاندنە کاریگەریەکی دراماتێکی دەبێت لەسەر ناوچەکە بە تایبەتی لە نێوخۆی عێراقدا. ئەمە پەیوەندیەکانی نێوان ئێران و عێراق کاریگەری زۆری دەکەوێتە سەروا و کەسانەی کە هەن کە لە نوێ باڵیۆزخانەی ئەمریکا کار دەکەن و لە نووسینگەی سەرۆک وەزیران هیچ جۆرە ئاگادارکردنەوەیەکیان پێ نەگەیشتووە. کامین جار کە سەرۆک وەزیران گوێی لێبوو سەبارەت بە کشانەوەکە لە ڕێ ڕاگەیاندنەوەکە بووە. ئەمە شواتە گفتوگۆی نێوان باڵیۆزخانەوە عێراق و باڵیۆزخانەوە هەرێمی کوردستان کەم بووە. ئەمە وا دەکات پەیوەندیەکانی نێوان عێراق و ئەمریکا خراپ بێت و پشتگوێ بکرێت، چونکە سەرۆک وەزیرانی عێراق سەرۆک وەزیرانی حکوومەتی عێراق گفتوگۆی هەبووە لەگەڵ ئێران و بەردەوام بووە وا دەکرێت ئەمانە ببێتە هۆی هێرشێک لەلایەن گروپە پشتبەستوەکان بە ئێران و ڕەنگە پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا و وڵاتانی ناوچەکەت ئالۆز بێت. باش، کەمکردنەوەی کارمەندانی ئەمریکا و دیپلۆماتکارانی لە عێراق تا چەند کاریگەری لە سەرمانەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودووڵەتیە بێ لە عێراق؟ ئەو پرسە چی لێ بەسەر دێ لە دوای ئەمە؟ بەڕاستی پێم وانە ئەمە کاریگەریەکی زۆر گەورەیە هەبێتەوە. هۆکاری ئەوەی چونکە باڵیۆزخانەکە خۆی زۆر چالاک نەبووە لە نێو حکوومەتی عێراقدا گفتوگۆکان سنووردار بوون ئێران بە پشتبەستن بەو پرۆتۆکۆڵە ئەمنیانەی کە هەن لە نێو باڵیۆزخانەکەدا کە بەڕاستی هاوکار نەبوو هەماهنگ نەبووە بە پەیوەندی ڕاستخۆ لەگەڵ حکوومەتی عێراقدا. پێویستە لە گفتوگۆی تەواو دابین و گفتوگۆ بکەین بە شێوەیەکی زۆر کاریگەرنەوە. ئەم گفتوگۆیانە ڕویان داوە، بۆیە کاریگەری لەسەر هەژمونی ئێمە هەبووە لەبارەی بڕیاردانی سیاست نەک تەنیاک لەگەڵ بەغدا بەڵکو لەگەڵ هەرێمی کوردستان و هەولێریش. زۆر باشە دکتۆر، یعنی ئەوەی کە لە عێراق باسێکرێ و میدیای عێراقیەکان باسەکەن و ترسی هاوڵاتی عێراقی ئەوەیە کە ڕەنگە ئەمریکا بەم هەنگاوەی ینی ئامادەکاری بێ بۆ شەڕێک لەگەڵ ئێرانە و هێرشکردن بۆ سەر ئێران و لەم نێوەندەشدا عێراق ببێت بە بەشێک لەو شەڕ و ململانەی کە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێرانە هەیە. تۆ چیاڵی لەسەرەمە؟
من پێشبینی شتێکی واناکەم کە ئەمریکا خواستێکی هەیە کە بچێتە جەنگ لەگەڵ ئێران بڕوامانە هیچ کەسێک هەر ئیدارەیەک دەیەوێت لەگەڵ ئێران بچێتە جەنگ ئەوان لەوە تێدەگەن کە ئەوان دژمنێکی تەواوی ئێمان واروەها ئەمە خەڵکێکی زۆر دەبنە قوربانی سەرچاوەیەکی زۆر دەبێتە قوربانی سەبارەت بە بابەتەکانی پێوەست بە عێراق هەمووان دەزانن عێراق و ئێران تەنیا دراوسێنین لە ڕووی جوگرافیەوە بەڵکو پەیوەندیەکی زۆر بەهێزی ئابووری و سیاسیان هەیە هەر کاتێک ئەمریکا هەر جۆرە کردەوەیەک لەلایەن ئەمریکا بە شێوەیەکی دراماتیکی کاریگەری لەسەر عێراقدا دەبێتن و پێویستە ئەمە بە تەواوی لە بەرچاو بگیرێت ئەمە چۆن کاریگەری دەبێتن من ناتوانم پێ بڵێم بەڵام ئەوەی کە دەکرێت من پێت ڕابگەێنم کە سیاسەتی دەرەوەی ئەمریکا پێویستە زیاتر هۆشیار بێتن سەبارەت بە کاردەوەکانی لە سەر هاوپەیمان و دراوسەکانی ئێمە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زۆر باشە لە پاش ئەم کشانەوەی عێراق بێت چۆن مامەڵە لەگەڵ ئەمریکادا بکە هەندێک کردەوەی ئەرێنیە هەن لەم کارەدا بڕوام وایە ژمارەیەک ئەوە دەبێت بە تایبەتی باڵیۆز خانە پەیوەندیەکی باشتری دەبێت و گفتوگۆی ڕاستە و خۆکراوەی زیاتر دەبێتن لەگەڵ باڵیۆزخانەکەدا ئەمە چەند شتێک لە خۆ دەگرێت یەکەمیان حکوومەتی عێراق و هێزەکانی ئاسایشی عێراق بەێستا دەبێنن بۆ ئەوەی بتوانن کەسانی نێو باڵیۆزخانەکە بپارێزن دووەمیان بەلەبەر چاوگرتنی و دەرفەتێکە لە بەردەم عێراقدایە بۆ دەکرێت چالاکتر بێتن لە بە میوانداریکردنی شاندەکان ئێستانێکە دەبینین بەڕاستی پێویستە ئێمە ئەمە لە بەرچاو بگرین و پشتیوانی پێویست پێشکەش بکەین بۆیە چەند دەرفەتێک هەن کە وا دەکەن هاوکار بن بۆ جۆرێک لە جۆرەکەن پەیوەندیەکانی مە لەگەڵ عێراق بەهێزتر بکەین لەگەڵ هەولێر و کوردستانیش بە هەمان شێوە بۆ ئەوەی ڕێگە بدەین ئەمانگی دەرفەتی ئەمانگی زیاتر هەبێت گفتوگۆی زیاتر کاریگەریان هەبێت بە شێوەیەکی فراوان بەڵێ بەڕێز دکتۆر جێمس سیسکۆ ڕاوێژکاری پێشووتری بەڕێوەبەری هەواڵگری نیشتیمانی ئەمریکا لە ڤیرجینیاوە لەگەڵمان بووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان بەخێر بێت